ماوەی 8 ڕۆژە ئاڤێستا یوسفی تەمەم 27 ساڵان لە زەی بارزان کەوتۆتە نێو زەیەکە و خنکاوە تا ئێستا تەرمەکەشی نەدۆزراوەتەوە. جیالەوە لە زەی بارزانەوە تاوەکو ناحیەی سوفەیە لە قەزای خەبات هاوڵاتیان لێرە بە دوای تیمیان داناوە چاودێری بینینی ئەو زێ دەکەم. من بۆ مەبەستا دەمەوێت قسە لەگەڵ نوێنەرانی و گوندە بکەم هاوکات متەبێژی بەرگری شارستانیش لێرەیە. سەرەتا سڵاوت لێبێ ئێوە چۆن بۆ بڕیاری ئەوەتاندا کە چاودێری ئەو زێ بکەم بۆی ئەگەر تەرمەکەی هاتێرە و دەستی بخۆن. پێشێکی بەخێر بێن دەستان خۆشببی دیارە کۆمەڵە گەنج و لاوی ئێرە لە زۆر پرۆسە بەشداری دەکەن لەو پرۆسەیەش لە دوێکەوە بڕیارەندا دوای پەیامەکەی جەنابی سەرۆک کە کۆمەڵە گەنجی خۆبەخش لێرە لەگەل موختار و گوندەکانی ئەو بەریش هەموو گوندەکاکەیەکان ئاگادار کرایتنەوە ئەوانیش بە هەمان شێوە تیمیان هەیە لەو بەر لە وەردەک و لە کولەبۆر و لە تولەبەند و لە سپێ و لە زەنگەل و متابعی ئەو شتە دەکەن نەک ئەو جارە جارەکانی تریش هەر جارێک پێویست بووە خەڵکمان هەیە. ئێستا بە نمونە کاک حوسێن کە کوڕی دەورێشەمینە ئایلێکی زۆر خواپەرست و خەریکی ئەو ئیشکارن لەگەل ئەو برادرە چەندین جار بە دوای تەرمدا چوونە لە دۆکان لە خوارێ ئیشەکانیان زۆر بە جوانی کردیە بەبێ هیچ مقابلەک. بەڵام کرستەکانیان زۆر سادەیە پیشگیریان کەمە شتیان پێنیە ئەوانە پێویستە دام بکرێتن چکۆ هەموو ئاوەکان کە دێتە ئێرە هەمووی لێرەوە دێ جەنازەکانیش کە لەسەرەوە ئاوەکە بەخۆڕە دایمان دێتە منتەقەی لای دارە شەکران و لەو منتەقەیە بڕێک ئاوەکە هێمن دەبتەوە جەنازەکان زیاتر دێنەوە ئێرە. ئەو جارە بە حکمیەوەی ئاوەکە بڵێن قوڕاوە باران باریە و شتیوە و کەشواواش ساردا جەنازەکە تاغید بەسەر ئاو دەکەوی. بەڵام من دڵنیام جەنازەکە دێتە خوارێ لەبەرەوەی ئاوەکان لەسەرەوە زۆر پێشبینیوە دەکەن تەرمەکەی بگاتێرە پێشبینی و جاروە بۆ دوورتریش چووە ترم چووە لە گوێر گیرایەوە لە پیش گوێر گیرایەوە. ئەمە ئەو خەڵکانەی لێرە نەخاست ئەو گوندانەی لەسەر ڕووبارن تەجروبەی زۆر باشیان هەیە لەو بابەتە. وا من لێرە پەیامم لۆ هەمویان هەیە کە گروپەک دروستکەن هەرچی خەڵکی خۆبەخشە بەڵام کەسی شارەزا و لێزانبی نەک هەر کەسێک بێ و چوە هەرکە لە بواری خۆی دەبی ئەو کەسانەی کە مەلەوان زانی باشن کە تەجروبەی باشیان هەیە ئەوانە بێنە سەریشەکە نەک هەر گەنجێک بێ وەکو ئەوەی ئێستا کە کچەک چوبرایەکە ڕزگارکە بخۆی خنکە. سپاس دەکەم. من دەمێت قسە لەگەڵ بتەبێژی بەرگری شارستانی بکەم کاک شاخوان سلااو لێبێت ئێوە ئەمڕۆ سەردانی چەند شوێنتان کردو چەند تیمتان جێگیر کردووە جیا لە غەواسی قەزای خەبات. بەناوی خی گەورە بەخێر بێن سەرەتا ئێمە وەکو بەڕێوەراتی بەرگری شارستانی پارێزگای هەولێر لە جگەلەوەی چەند تیمێکمان نردۆ بۆ شوێنی ڕوودا و لە سنووری بارزان و لە دوای سەدی بێخمەشەوە ئەو سنوورەی خۆمان لە ئاکرێ و قەندیل و شەقلاوە ئەو بنکانی کەمە لە هەمانە لەوێ هەموو لە سەد چاودێرین لە حاڵەتی ئامادە باشیان لەسەر زێ بە درێژایی زێ هەتا ئەگاتەوە کەڵک و لە کەڵکی شتێ ئەپەڕێ و تیمەکانمان زیاتر لە 35 تیممان هەیە و چەندین بەلەم و غەواسی شارەزامان هەیە لەسەر ئەو بە درێژایی زەی گەورە وەکوتم لە چاودێری زەیەکە جێگیرمان کردوون و ئەمڕۆ ئێمە باشمان زانی هاتیینە شارۆچکەی سوفەیە دەستخۆشی لەو خەڵکە دڵسۆزی ئێرە ئەکەین بەڕاستی بە گروتینێکی زۆرەوە هاتوونە ئێمە وەکو بەڕێبەرایەتی بەرگری شارستانی پارێزگای هەولێر بە ناوی بەڕێبەر و بەڕێبەری گشتیەوە زۆر سوپاسیان نەکەین کەەوە چەند بە دڵسۆزی هاتوونە هەمانگیکی تەواویان کردو لەگەڵ ئێمە خۆبەخشانە بە هەموو کەرەسێکی خۆیانەوە دەگەڕێن و داوایەکیشمان هەیە لە هەموو ئەو ناوچانەی کە جوگرافیایی شوێنەکانیان دەکەوێتە سەر زەی گەورە چاولم گوندی سوفەیە بکەن لە شارۆچکەی سوفەیە بکەن کەوا هاوکاری ئێمە من بەڕاستی بۆ ئەوەی بتوانین ئەو تەرمە بدۆزینەوە بە زووترین کات و ئەوکو خۆشیان باسییان کە چەندین تەریمی تریان دۆزیوەتەوە لێرە پێچی ئەوە عنی لە دڵسۆزی خۆیان بێ ئێمە سوپاسیانەکەین دووبارە دەستخۆشیان لەکەین هیواداری نمونیان زۆر بێ و سەلامەتی خۆشیان لا ئێمە گرنگە ئەگەر هەر کێشە و ئاریشەیە کاتە پێشیان ئێمە ژمارە تەلەفۆنی خۆمان داوە پێیان و ژماری بەڕێوەبەرایەتی ئێمە 125 کراوەیە هەر ئاریشەیەک و گرفتێک هاتە پێشیان ئەتوان پەیوەندی بە ئێمە بکەن و هەمانگی تەواویان هەبێ لەگەڵ ئێمە و ئێمەش بە هەموو شێوێک پاڵپشتیانەکەین دەستخۆشیان لەکەین.
زۆر باشە دەستخۆش کاکشاخوان ئەو جێتان لێ بوو قسەی تەبێژی بەرگری شارستانی هەولێر کاکشاخوان سعیدا ئەوان دیالەوەی لە قەزای خەبات و تیمەکانی قەزای خەبات جێگیر کراون بۆی چاودێری دۆزینەوەی تەرمی ئاڤێستای تەمەم 26 ساڵان بکەن لێرە کۆمەڵێک گەنج لە ناحەی سوفەیە چاودێری دۆخی ئەم جێ دەکەن بۆی ئەگەر تەرمەکەی گەیشت بێرە نێڵن لێرە دەربازی بێ و تەرمەکەی بدۆزنەوە.